ئەمە سپیلوەیەکەیە کە لێسەدا ئەو گەشتۆتە سەر دەرگاکانی ئەو کات ئەوەی ئەو لاشیانەوە کە بیڵماوسەکەیە کە بڕی 4 مەتر و 8 سانتیمی ماوە بۆی کە سەرڕێژ ببێت. ئێرە دەریاچەی دووکانە ئەمەی لە پشتی منەوەی بین و هەمووان چاوەڕێن بیڵماوسەکەیە کە لە ئێسادا بە پێویست ئەو زمانی کە باز دەکرێت 4 مەتر و 8 سانتیمی ماوە بۆی سەرڕێژ بکات کە هەمووان چاوەڕوانی پڕبوونی ئەم بیڵماوسەن. بەڵام نەگەر بە داتا پێتان بڵێم لە ئێسادا 5 ملیار و 59 ملیۆن مەتر سێجا ئەو لەم شوێنەدا هەیە. ئاستی قوڵی بەنداوەکە 511 مەترە، بۆیە 4 مەتر و 8 سانتیمی ماوە بۆ ئەوەی پڕ ببێت، بۆیە زۆر جار بە مەتر سێجا بابەتەکە دەپێورێت و ئەوە لایەنەکەیەتی کە ئاستی ئاوی ئەم بەنداوەی پێ دەپێورێت. ئەگەر ئەوکارمێنەکەم جۆزێتەوە ئەمە سپیلوەیەکەیە کە لە ئێسادا ئەو گەشتۆتە سەر دەرگاکانی ئەو کات ئەوەی ئەو لاشیانەوە کە بیڵماوسەکەیە کە بڕی 4 مەتر و 8 سانتیمی ماوە بۆی کە سەرڕێژ ببێت. بۆیە تا ئێستا نازانرێت ڕێژی بارانبارین چۆنە بێت تاوەکو ئەوە ئایا سەرڕێژ دەبێت بۆم ساڵی یاخود نا، بەڵام هاوڵاتیەکی زۆر چاوەڕوانی پڕبوونی بەنداوی دووکانن و سەرڕێژبوونی ئەمە لە کاتێکدا کە ساڵی پار ساڵێکی وشکە ساڵی بوو، بۆیە ڕێژەی ئاوی ئەم بەنداوە زۆر دابەزی بوو. ئەم ساڵ بە ڕێژەیەکی بەرچاو ئاستی ئاوەکەی زیادی کردووە، بۆیە هەمووان چاوەڕوانی پڕبوونی بەنداوەکەن.